خۆپیشاندانە ڕێگاکەیان گرتووە. بەخێمیان سەر و سەر شامان ئێمە ئیمڕۆ خۆپیشاندانمان کرد بۆ ماوەی چەند سەعاتێک بە ئەمری ئاسایش و ئەمانە وعدیاندا کە بەیانی ئێمە کێشەکەمان بۆ حەلکەن. دڵنیا بنەگەبانی کێشەکەمان سەر نەگرێ وعدەکان 100% نەبێ ئێمە بەیانی دێنەوە سەر جادە ئێراگرینەوە و تەواو حاڵ کرێکار قەت ئەوەنە خراپ نابێ. منێکیان خۆم سوێن بەخوای گەورە 4 دانەمانگە کرێ خانم لەسەر ئەبێت چاومە دەست خێرخواز و ئەم لە ئەولا بێت لە خەڵک بپارڕێنەوە خێرخواز بێ بەهانامانەوە. چەند کەسی تیا وەک من ئەوە تا تیادی کیچی کرێ خانیدەوە تیادی بتڵی فرۆشتوە تیادی غازی فرۆشتووە ئێتە تەواو گەشتووە تا پڕگمان هیچ جینێک مەجالێکی تیا نەماوە. وەڵی بەڵێ تیادی خاوەن مۆیلەکە چووە نارێکی پێنەوتێت یە مانگە مۆیلەکەتە بڕم کارەباکەتە بڕم ئێتر کاوراش دەسەڵاتی نییە چی گوڵا ئێمەش وەڵایی ڕێزمانێ وەڵایی کەس ڕێزمان لێ ناگرێ وەڵایی ئەچی تەنەگەی کۆڵانەکان کۆکەوە خەڵک بەنوگە شەق بۆ تێنە سوێن بەخوا بێزیە دەست پێ بدە لەبەر بوونی خۆی بێ ناگەری ئێمەش ئەوە حاڵمان ئەوە خەڵکەکەش لەگەڵمانە باتە سەر جادە نەگەر کرێکار ئەوە خەڵکەکە لە پێشگیرەکارە پشگیریێمان بگرەوە باتە سەر جادە. وڵای براکەم سەرەتا بە خێراتنتانەکەم یاخوا بە خێر بێن وڵی 4 مانگە مەعاشێک معاشێکمان کردووە لە مانگی 12 تا ئێستاێک معاشێکیان پێداوین گەشتۆتە نوگلوتمانیسان ڕۆ ڕێگامان گرتووە بۆ مای کاشمێرێ ئاسایش هاتووە وتی کاکە تەلەفۆنی بۆ قایم کردووە بۆ مدیر ناحیە کردووە کە وعدەوەی داوە بەیانی شەڵا بچین بۆ مدیر ناحیە لێ کێشەکانمان بۆ حەلکەن وەڵی گشتی خراپە هەمووی وەزی خراپ بۆ خۆی کەسێ باشی تیانە من خۆم شخصی خۆم کرێگارەکەم مەقەباخڕەکەمەوە چوومەتە چەمچەما شەشی بەیانی چوومە بۆ ئیش هەتاوەکو 12 نیۆڕۆ چوومەتە چەمچەماڵ بارن بەتاڵ کردو بە کەریم کابانێ مرورێ هاتووە تەعداکاڵێ ئەڵێ نالم نانەگەڵ خۆی بەخوا ڕۆژە نەیەژ نام خۆم یعنی من ئەگەر لەگەڵ لەبەر نەفسی مناڵەکەم نەبێت تەمەنی 2 ساڵە ناتوانم تی هەڵدەم لەسەر نانخواردنی لەسەر ناخواردی من حکومەتم بۆ چییە؟ وەڵای براکەم لەبەر موچەی شەڕ ڕۆژ بڵدانە کەوتین مەقەباخڕەکەینەوە بەخوا 6مان ناوە دەبانیەوە 3 موچە بە شەردێکیش جەنابی ئاشکارەڵێ وتمان مەکایمان بۆ بفرۆشە ئەڵێ سەریان دای لەبەر دەوانێت وتیانە مەکای نەفرۆشین وەڵای لە مەدیر ناحیە و شارەوانیەوە وتی سەری دایەتی لەبەر سارێ من بفرۆشن. ئێمە ئەمڕۆکە کردەوە بووین کرێکارانی کۆمپانیای شکارکەوە بۆ ماوەی 4 مانگە بێ ئێمە مەعاشمان وەرنەگردووە ئێمە ئەمڕۆ کۆ بووینەوە بۆ داوای مافی خۆمانەکەیت هاتووی ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانیمان کردووە ئێستاکانە بۆ ماوەی کاشمێر ڕێگاکەمان کردووە ئێستا مدیریش ئاسایش هاتووە دەڵێ من لەگەڵتان دێم بۆ وعدەی لەگەڵتان دێم بۆ لای مدیری ناحیە سبەی بەیەکەوە ڕۆین ئەو کاتە ئەگەر بەدەم داواکارەکانی ئێوە نەهاتن مش لەگەڵ ئێوە یابم ئەو کاتە حەقی خۆتان ئەگەر ڕێگا بگرین هەچێ بکەن. ئێمە لە مانگی یەکەوە لە مانگی 12 معاشێکمان وەرگردووە لە مانگی 12 4 مانگمان لەلایەنە وەڵا ماڵی خەڵگاوە بێ خەڵک هاوکارێکە بەس هاوکاری و هاوکاریکەوە خێرخوازانی لێرم بۆ ئێمە بای معاونەتی ئێمە نییە لەوانێ بەشی خۆراک ئێمە بەشی ئێمە کەسی نەخۆشمانەیە عایرەدارە کرێی بۆلیدەیە کرێی خانووە ئەنواع معانەتمان یعنی بەشی بژێوی ژیانمان ناکەوێت بۆ شێوەیە ژیان نەڕۆ بڕیەوە.